بەندکراوانی سیاسی و بنەماڵەکانیان بە تەنیا نەهێڵینەوە. بەندکراوانی سیاسی ژنان و پیاوانی شەریف و ئازادان کە لە مافی سەرەتایی ئینسانەکان لە ئازادی ڕادەربڕین و چاپەمەنی، لە مافی بەرابەری ژن و پیاو، لە هەڵوەشاندنەوەی هەڵاواردن دژ بە کەمینە نەتەوەیی و مەسحەبیەکان، لە دیفاع لە ژینگە، لە مافی پێکهێنانی ڕێکخرا و حیزب، لە مافی کرێکاران و زەحمەتکێشان، لە ڕاگررتنی جەنایەتی حکوومەتی ئیسلامی لە کوردستان دیفاع دەکەن. ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە ئاستی جیهانیدا لە ڕیزی یەکەمی ئەشکەنجە و ئێعدام پێشێلکاری مافی مرۆڤ، تیرۆر و سەرکوتدایە. دەسەڵاتدارانی ئێران بۆ مانەوەی نظامێک کە خومەینی پێی ئەو جەبەل واجبات بوو لە ئەنجامدانی هیچ جەنایەتێک دەست ناپارێزن. ئەم ڕژیمە لە ماوەی پتر لە 40 ساڵ دەسەڵاتیدا بە هەزاران بەندکراوی سیاسی ئێعدام کردووە و سەدان هەزار کەسی دەست بەسەر ئەشکەنجە و زیندانی کردووە. کام بنەماڵە، گەڕاک، کارخانە، ئیدارە و تەنانەت ئاوایی لە ئێراندا بوونی هەیە کە تێیدا کەس یان کەسانێک لە بنەماڵە هاوگەڕەکی و هاوکارانیان بۆ ماوەیەک زیندانی سیاسی نەبوو بن ویان ناچار بە دوورخرانەوە نەکرابن. جۆراوجۆربوونی بەندکراوانی سیاسی لە ئێران خۆی نیشانەی جۆراوجۆربوون و فەرەچەشنی دژایەتی و نەفرەتی تۆیژ و چینە نایەرەکانی خەڵکە بە بیر و باوەڕی سیاسی جیاوازەوە دژ بەم ڕژیمە. کۆمۆنیستەکان، هەڵسوراوانی کرێکاری، ڕۆژنامەوانان و نووسەران، کەمینە نەتەوەیی و مەسحەبیەکان، چالاکانی کۆمەڵایەتی و کللتوری، پارێزەران و زانایان، فەمینیستەکان و چالاکانی مافی ژن، موزیسیەن و هونەرمەندان، فیلم سازان و هیتر خۆی دەرخەری ئەوەیە کە بەشێکی بەرین لە خەڵکی ئێران لە هەر توێژ و بە هەر بیر و باوەڕێکەوە دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. پەرەسەندنی دژایەتی و خەبات بەرامبەر بە حکوومەتی ئیسلامی ڕژیمی بەرەو دەستبردن بۆ شێوازی نوێ و یەکجار مەترسیدار دژ بە بەندکراوانی سیاسی بردووە. بۆ نمونە ڕژیم هەوڵ دەدات بەندکراوانی سیاسی تووشی نەخۆشی دەرونی بکات و پاشان بیان نێرێتە ئەو زیندانانەی کە ئەگەر نەخۆشیش نەبن ژمارەیەکی زۆریان تووشی کێشەی دەرونی جددی دەکات. راپۆرتەکانی زیندان و وتەی بەندکراوانی سیاسی پێشوو پەردەی لەسەر ئەم پیلانگێڕیە ڕەزیڵیانەی کۆماری ئیسلامی لاداوە. نەرگز محەممەدی بەندکراوی سیاسی لەم بارەوە دەڵێ کاربەدەستان و پاسەوانانی زیندان ئاگاهانە و بە بەرنامە دەیان جۆر قورسی ڕەوانگەردان دەخەنە ئیختیار بەندکراوانی ئەشکەنجەکراو و یان لە ژوورە تاکە کەسیەکانیاندا دایدنێن. ئەم بەندکراوانە پێشتر هیچ جۆرە قورس و دەرمانێکیان بەکار نەهێنا و هیچ کێشەیەکی دەرونیان نەبووە. کۆماری ئیسلامی لە ڕەزاڵەت و جەنایەتدا و پێش ڕژیمە دیکتاتۆرەکانی ترکەوتووە. هەوڵ بۆ نەخۆشخستنی بەندکراوان لەژێر ئەشکەنجە و گوشار و پێدانی قورسی ڕەوانگەردان پێیان کە مەعلوم نییە چ مادەیەکی ژەهراوی و یان هۆشبەری تێدایە، ڕەهاکردنی بەندکراوانی سیاسی لە ناو تاوانباران و موعتادان و هاندانی لات و چەقۆکێشەکان بەرەو توندوتیژی دژ بە بەندکراوانی سیاسی لە شێوازە دژە ئینسانیەکانی ئەشکەنجەن کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا باوە. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە زومرەی ئەو دەگمەن وڵاتانەی جیهانە کە هێشتاش چالاکانی سیاسی و کۆمەڵایەتی تێیدا زیندانی، ئەشکەنجە و ئێعدام دەکرێن. ئامارێکی ورد لە ژمارەی بەندکراوانی سیاسی لە ئێران بوونی نییە. حکوومەتی ئیسلامی ئەساسەن حاشا لە بوونی بەندکراوانی سیاسی لە ئێران دەکات و دەست بەسەرکراوانی سیاسی بە زیندانیانی ئەمنیەتی ناو لێ دەبات. کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە هەموو زیندانەکانی ڕژیمی پاشایەتی تەحویل وەرگرت و لە ماوەی 4 دەیەدا بە سەدان زیندانی نەهێنی و بێناو نیشانی بەم زیندانانە زیاد کرد. ڕژیمی ئیسلامی نەتەنیا ژمارەی بەندکراوانی یەکجار بردەسەرێ، بەڵکو تۆمەتی بەندکراوینشی بە بیانووی ئەمنیەتی و هەڕەشە بۆ سەر ئەمنیەتی نظام یەکجار پەرە پێدا. ڕژیم هیچ جۆرە جیابیری و دژایەتیەک لە هیچ بوارێکی ژیانی سیاسی کۆمەڵگادا بەڕەسمیەت ناناسێت و ئەم ئاراستانە
بە مەترسیەکی جددی بۆ مانەوەی دەسەڵاتەکەی پێناسە دەکات. بەندکراوانی سیاسی لە زومرەی باشترین و شەریفترین بەشی کۆمەڵی ئێرانن. ئەوان بۆ ئازادی، یەکسانی، هەڵوەشانەوەی هەڵاواردن، نەمانی یەکجاری ئەشکەنجە و ئێعدام، مافی هەژاران و زەحمەتکێشان، عەداڵەت و هەڵوەشانەوەی هەموو جۆرە هەڵاواردنێکی نەتەوەیی، ئاینی و جنسیەتی خەبات دەکەن و لە پێناو وەدی هێنانی ئارمانە ئینسانیەکانیان بەهایەکی قورس دەدەن. زیندان جێگای هیچ ئینسانێکی شەریف و ئازادی خواست کە بۆ دیفاع لە ئازادی و کەرامەتی ئینسانی، بۆ بەرابەری و هەڵوەشانەوەی ستەم و هەڵاواردن، بۆ مافی ئینسان و ژیانێکی باشتر بۆ ئینسانەکان خەبات دەکات نییە. زیندان جێگایەکی یەکجار گونجاوە بۆ دەسەڵاتدارانی جەنایەتکاری ئیسلامی، بۆ ئەشکەنجەدەران و ئاخوندە قێزەون و فریوکارەکان کە کارەسات و نەهامەتیان بەسەر ملیۆنان کەس لە خەڵکی ئێراندا سەپاندووە. دیفاع لە بەندکراوانی سیاسی و خەبات بۆ ئازادی دەستبەجێ و بێشەرت و مەرجیان، دیفاع لە بنەماڵەی بەندکراوانی سیاسی، خەبات دژ بە ئەشکەنجە و ئێعدام، خواستی ڕاگررتنی دەستبەجێی پیلانگێڕیەکانی حکوومەت دژ بە بەندکراوانی سیاسی بە ئامانجی ڕەوانی کردنیان و یان ناردنیان بۆ زیندانی ئاسایی و ڕاگررتنیان لە ناو تاوانباران و معتادان، ئەرکی خێرا و ئینسانی هەمومانە. هیچ کەس نابێ بە تاوانی خەبات بۆ مافی خۆی، بە تاوانی ناڕزایەتی دەربڕین دژ بە فەلاکەت و ستەم، بە تاوانی هەبوونی بیر و باوەڕی جیاواز و ئەنجامدانی چالاکی سیاسی دەست بەسەر و زیندانی بکرێت. ئەگەر قرار بێت کەسێک بخرێتە گۆشەی زیندانەوە، ئەوە هۆکار و خوڵقێنەرانی ئەم بارودۆخەن کە دەبێ بڕۆنە زیندان. واتە ئەو کەسانەی کە ڕۆڵەکانی خەڵک زیندانی و ئەشکەنجە دەکەن، ئەوانەی واجگەر گۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕە بێناو نیشانەکانی دەهاوێن، ئەوانەی وا سەروەتی کۆمەلگا بە تاڵان دەبن و ڕەنج و بێبەشی و بێمافی بەرین بەسەر خەڵکدا دەسەپێنن. بارگە و بنەی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی واتە دەسەڵاتی تێرۆر و زیندان و ئەشکەنجە پێویستە بە خەباتی شۆڕشگێڕانەی کرێکاران و خەڵکی بێبەش و ستەم لێکراوی ئەم وڵاتە هەڵبژیرێت و لە دوا ڕۆژی سەرکەوتندا ئازادی بێشەرت و مەرجی سیاسی وەک بەشێک لە جارنامەی شۆڕش بەهێزی ڕاپەڕی و لەسەر تاسەری وڵات ڕاگەیەندرێت و بەڕێوە بچێت.